سڵاوتان لێبێت من کامەران حاجۆ مەرەم جارە هاتوومەتە سنووری پارێزگای دۆک لە بەڕێوەبەتی نشینگەی پارێزگای دۆکم بەشێک لە کرێکارانی خۆمانە گلەی دەکەن دەڵێن کرێکارێکی زۆری بێگانە دێتە نێو هەرێمی کوردستان وای کردووە دەرفەتی کار کەم بێتەوە پرسیاری من لێرەدا ئەوەیە هاتنی ئەو کرێکارانە چ سوودێک بە ئابووری کوردستان و بە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن ڕێو شوێنەکانی هاتنیان بە چ شێوەیەکە ڕسومات پێدانی ڤیزا هەموو ئەو ڕێو شوێنانەی کە لە نشینگەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لەوەی دهۆک بەڕێوە دەچێت بۆتانی دەخەینەوە. هەر کەسێک کە لە دەرەوەی وڵات چ لە ڕێگەی فڕۆکەخانە یان لە دەواازەکان بێتە نێو هەرێمی کوردستان دەبێت ئیقامە وەگرێت کە ئیقامە وەردەگرێت چ لە ڕێ ئەو پارێزەرانی کە لێرە بەشێکیان دانیشتون یاخود هەندێک جاریش بە خۆیان دەتوانن مامەڵەکە بکەن بەڵام بۆ ئەوی زانیاری و بەرچاوڕوونی زیاتر وەگرین عەقید بەختیار لێرە بەرپرسی ئەو بەشەیە خەڵک دەتوانێت کەسێک لە دەرەوە بێ پارێزەر مامەڵە بکەیە ئیلا دەبێت لە ڕێی پارێزەر حالات هەنا بۆ ئەوە دروستە یعنی نوکە ئەو حالەتی تەگوتی هەر کەسێکی داخل بیش بۆ سنووری هەرێم شەرت نییە ئیقامە وەرگرتن مثلا هەنا دەهێن بۆ زیارە بەس بۆ سەردان دێنە بێرێ ئەو کەسە ئەو شێم بهێن ڕاستەوخۆ بێنە بێرێ تمدید ویزا دەبیکەین هەر کەسێکی داخل ببیتن حەقی هەیڤێکی هەیە داخل ببیتن مافیۆیە بگەڕێتن بسوورێتەوە بهێتن بچیتن بس ئەو کەسی مڕۆژ عەمەتکردن ئیلا محتاج دەبیتن بۆ چ یان تەمدیدە یان خروجیە بێنێ ویزەی دەرچوون یان ئیقامەیە ئەگەر بۆ ئیقامە بیتن سیستەمێکی زۆر پێشکەوتوو ئێستا هەیە سیستەمی ئۆنلاین ئەو محتاج نییە بێتە هێرا و کەسی بیانی هەل لە ڕێی ئینتەرنێتەوە لە ڕێی ئینتەرنێتەوە شەریکاتی مختص هەیە لۆی دروست دەکەن کود هەیە یعنی وەک مەسەلەکی ئەمنیش تێدایە بێ ئەو کودە نابیتن هەموو تشت لە تێپەر دەبیتن ئەو فیلتەرانە اینجا دێتە لێرە دیار دەبیتن بە ئۆنلاین دەتوانین تەماشا بکەین ئێستا دەتوانین تەماشا بکەین باشیت ئەمە سیستەمەکەیە ئەوە سیستەمی ئۆنلاینە ئەوە کۆمپانیاکە ئەوە سپێدی وەرە مەثەلە مەگەلێک ڤاوارتیە تقریبا بنە دسێ سەفحەکێت ئۆنلاین ڕەسەن کارمەندێ مختص دێ vەکەتن دێزانیتن ئەگەر هاوێ vەکەتن تەدقیقە باش ئەمە ئێستا دەبینین هاوڵاتیەکە خەڵکی ئەمریکا یونایتد ستیت ئەمریکا ئەمە داوای ئیقامە دەکەن داخوازی ئیقامەت کرد چەند کەس داوای ئیقامەی کردووە هەیە یعنی معدل ما بین 80 حتى 100 تشتێکی زۆر باشە جەنابی عەقیدە من هەرچی جێبیست دەبم دەڵێن ئەوەی دێتە ئەو وڵاتەی خەڵکی سووریا ئەمە هەتا چەند ڕاستە ئەرێ بەڕاست بەس خەڵکی سووریا دێتە نەبەس خەڵکی سووریا نە بەس ئەوە منطقە جغرافیشی تحدید کرد بێ چەندێن کە ئەم نزیکی سنووری سووریای نە ئەکید سووری پێترن مثلا بچی هەولێر یان سلێمانین منطقەی ئیرانە ئەو پاسپۆرت ئیرانیە بەس تورکیش گەلێک زۆرن باش ڕێزبەندی دادەنێ بۆ نمونە سووریا لە تورکیا وەرنە مقدم تورکیا پاشا سووریا داوای ئیقامە دەکەن ڕسومات ئەوەی کە دەدرێ ینی خەڵکی تورکیا دێتە کوردستان ڕسومات دەدا وەکو هاوڵاتێکی سووری یا وەکو لە حدود یان لە ئیقامە هەیە ڕسوماتیش هەیە ڕسومات دەدەن طبعا دەبی بێ ڕسومات نابیتە نابێت نەخێ رسومات حسب تعليمات وزارة هناك شندن أو هنت رسومات الجوار شند داوي تركيا والله أو حسب هاتنوي أجر كم جار بيتن تقريبا حتى 450,000 كودي شيتن جار أو إيران شند ده إيرانيش نفس حالتها سوريا نفس حالتنا في هرسي دولة بس هند دولة هنا مثلا أبيت أفريقينا شرق آسيا أو أنا أو حتى مليون كود صادوش دي ماشي أو بو شند شجمان يعني صالك لە بەڕێوەبەراتی نشینگەی دهۆک وەک دەبینن شوێنەکان بە جوانی دابەش کراوە خەڵکێک دێ لە زۆربەی وڵاتان کە یەکەم جارێ دێتە ئەو پرزگەیە لەو پرزگەیە ئەگەر مامەڵەکەی
ئەوە بۆ ڕایی بکرێ دەچێتە ژوورەوە ئەگەر خوا نەخواستە منە سەفەریشی هەبوو من دواتر قسەی زۆر لەسەر منە سەفەر دەکەم قەدەغەی هاتوو چۆ کامە زۆر گرنگە خەڵکێک وا هەست دەکا هەرچی بێتە کوردستان دێتە کوردستان بەم شێوەیە نییە بەڵام سەرەتا دەمەوێت لەگەڵام بە ڕێزانە قسە بکەم ئەمە لە وڵاتی مصرەوە هاتووە مرحبا أخي مرحبا اهلا وسهلا أنت من مصر مو؟ انا من جمهوريه مصر العربيه. جاي للإقليم كردستان. انا اسمي حازم فتحي مدير المعرض المصري. احنا ان شاء الله هنقيم معرض منتجات مصريه في مدينه دهوك في قاعه اوسكار يوم 18 سبتمبر. زۆر باشە ئەمە دەڵێ من خاوەنی پێشەنگای مصریم هەژدەی مانگی داهاتوو پێشەنگایەکم هەیە لەوێ بەرهەمەکانی خۆم نمایش دەکەم کەوایە ئەوەی کە دەیەوێ لێرە بزنس بکە کار بکاتن أخذت الإقامة لو ما أخذ؟ انا عشان كده اليوم جيت مديريه الاقامه قبل ما نقيم المعرض بنستفسر عن الاجراءات المطلوبه عشان احنا كذا جنسيه مصريين 80 80 فرد. تمام هەشتا کرێکار ئەندامی گروپەکەیەتی دەوێت ئیقامە بۆ هەشتا کەس لە ئەندامانی گروپەکەی وەگرێ ئەمە بەس خەڵکی مصرن ئەوانەی کرێ هەمویان خەڵکی مصرن ڕەنگاوڕەنگە یعنی هەندی لەگەلە کوردنی لەگەلە پاکستانی لەگەلە تورکی لەگەلە هەمووی لەگەڵە هەمووی لەگەلە. خەڵکێک ڕەفز وەردەگرێتەوە نیگەرانە هەرچەندە ئێستا لە نێو هەرێمی کوردستانە با بزانین هۆکارەکە چییە کە بەوە دەڵێن مافیەوەت نییە لە نێو هەرێمی کوردستان ببینیتەوە پێیان گوتی نابی ببینیت آره والا گفتن تو پیشتر کی ببوی گفتم 3 سال سلیمانیه بوم گفتم بو چی؟ 3 سال لە سلێمانی بوو بله گفتن بو چی هاتی لتو گفتم بو شول ور ایش باش نبو هاتم لیرا باش چیش دەکەی خۆت من ماساژ هەیە مەساج دەکەی دەڵێن نابی لە عێراقیش بی بله لە هەمووی عراق نادی پێشتر لە سلێمانی بووی بەڵێ. لەوێ چ کارت دەکرد نادی باشە لە نادی وێندەرێ کارت باش و یان خراپ بوو جاری اول زۆر باش بود دواتر ایرانیەکان زۆر بوون من هاتم دهۆک زۆر بوونە لە سلێمانی زۆر بوون من هاتم ئیشی تۆ کەم بوو آه ئیشی ئەوان زۆر بووی تۆ کەم بوو ئێستا تۆ هاتووی ئێرە دەتەوێت کار بکەیت آره والا بس شول منش بره پاره داینا بره پارەشت داوە ئێستا دەڵێن بڕۆ ئێستا ئەلان بڕۆ ئەلان مەسەلە سەبەب چیە نازانی نەزانم نازانی پێت ناخۆشە دەگەڕێیتەوە ئەی چۆن یعنی ئێستا بۆ تۆ دهۆک گرینگە بۆ کارکردن زۆر گرینگە باشە تۆ خاتونە کەفاەتیتان کردو والله ما وەک شەریکەی بەدڵداچوونی کاروبار نیشینگە باشە یعنی ئیقامە دەچێکین نقلی دووسێمان بوو چی کردیا و بەری دۆڕۆژ ئاسایش تەلەفۆن کرد گوت دیپۆرتی ئەوان دەکەن کەوای هەر کەسێک بێ ئەوە شارەزانینە طبعا ناو نازانیان چ معلومات لەسەر هەیە بەس ئێمە شوری کۆمپانیای یعنی بەدڵداچوونی کاروبار نیشینگە ئێستا دەیبەنەوە تەسلیمی دایرەی ئیقامە بکەین و خلاصن چۆن دەگەڕێتەوە وڵاتی خۆی والله دایرەی ئیقامە بە حدود دەیان بە فڕۆکەخانە بە حدود بە فروکەخانە بە تابعی حالەتی وا زۆریان کەمە خۆی حالەتی ایرانیان زۆر هەیە لێرە زۆرە ینی دێن بۆ یانەی شەوانە کار دەکەن ڕەفزیان دەدرێت ئێمە نازانانی بەس ئەو خۆی دەڵێ ینی شەوانە بەێ حالەتی وا هەیە هەیە زۆر هەیە ینی ئاسایش تەلەفۆن کرد مەسەرەن بێژێت ئەڤە بۆ مەبینە چ معلومات سەر ئێمە نەزانین جەنابی عەبید سڵاوت دەبێ ماندوو نەبی خیراتی کاک تەماشا دەکەمێ بیرکۆنە کۆمەڵی کەس سەردانی زەنابت دەکەن گرفتیان هەیە گرفتەکان بە چ شێوەیەکە خود ایک شون مشکل اوید خلکی هنگ گلمه اقامت وانا ثروت چند غرامنه غرام یعنی تو وقتی خود آنها هن غرامت خونی کنه با دیفرین مایت می شماره 2021 هیت وزارت ناخو هر کسی که اقامه خود سر ببد توشی غرامات بید بابزین ئەو کەیسە چێت خۆ ئەگەر بۆ مابووم بکەیت سهتینه کیسه وی زين أو چند قرضاره؟ قبل من اقامه خو اول حبتي حب 2022 خلاص بي اول تقريبا صالك وهيفا كسيدا ساڵک و هەیبەت صالك وهيفا كسبب بري ايش مشكلة ما يتمازن يدخل كما اونا ئێستا ئەو چەند قەرزار دەبێتەوە خودی هک ام دیو ریمایو بچین نزدیکی 7 میلیون 8 میلیون قرض داره 7 ملیۆن دیناری عراقی بله بۆ یەک نەفەر بو یک نفر ئەوە یعنی بە سەرپێچی لێرەکە سر پیچی
بس هندا جرام ساعتين أورشيت وانا هكا مبرر كي قانوني هبيت إشاري هبيت أم هاري كاريا كي بود كاين باشە خاتون ئەو خاتونەیە ئەوەی کە داوای عفو دەکەوانە تۆ خەڵکی باشووری من خەڵکی لێرە باشە ئەوە بۆچی غەڕەمەی نەدا یعنی پێشتر نهاتۆتە نشینگە ظروف خاص هەبووینە سەفەر هەبووە سەفەر هەبوو لێرە کاری دەکرد کار هەبوو کاری دەکرد چ کارێکی دەکرد کارێک کارگەی خواردنەوە شتم پاکردنەوە مانگانە چەندی وەردەگرت 500,000 دینار 500,000 دیناری عراقی یعنی ساڵێک و یەک مانگ بەس ئیجار و ئەف تشتێکی هەبووە یعنی مادیان نەدۆش بۆ حالم باشە هەر لە پێناو پارەکە ئەو نەهاتووە پاکانە پێنا و پارە و هەندێک شتێ دیژی خاص هەبوون تۆ ئێستا حەز دەکەی عفو بکرێ بەلە حەز دەکەی بەڵام خەڵکی ئێمە بچێتە وڵاتانە پارەی لەدەسێنرێ کام وڵاتە یانی دەچێت ئێران دەچێت تورکیا دەچێت هەر شوێنێک ینی پارە دەستێن تەنانەت پارەی ڕێگاوبان وەردەگرن پارەی نەخۆشخانە وەردەگرن تمام بەس یانە بە چەند ظروف خاصە دزانم وەزعیوان کوردە یان فارسە نه کورد نینە کورد نییە باشە دەست خۆشبی حالەتێکی کەش هەیە وانە جەنابی عەمید كاتا چه مشكلة مراجعته؟ باشە ئەوەش کەسێکی ترایی کام وڵاتە تخلكا كيري؟ خەڵکە سووری هذا كردو سوريا کوردە سوورێ تا مشكلة في أبيهات تمديدها هاي هر كسي داخل بيت كاميران بيت فيزا هبيت يا سهروجي أكر زيادتر مال بيري أمشين هيدا كادي بو تمديد كين هكا بتر مال بيري أمشين جارة كادي بو تمديد يعني ما حقه أم دو جارة تمديد بكين ئێستا ئەو چەند جارە داوای أبا دو تەمدید جارة تمديد كذي حقه خلاص بويد بس هند حالات التايبات هين وجاري سي يعني ديفرين مايد ما صلاحيات داينما أمشين جارة كادي بو تمديد كين ئێستا بە قانون ئەوە دەبی ئیقامە دەبێت هو باش. دبيت بو تمديد كان يعني قانون ما حقيت شو ظرفه كي تايبات هي مقابله هي القنصليه الاربيله مش تمديد خلاص كده او دي تشي تبع والله اخوانيه تو لە کام وڵاتی کیش وڵات هات سووری سووری تو ژبەر چه ئیقامە ناخواسی گرانە و ئەس نکارم فێدە بمانم سەردای حیفەکە ینی پارەیەتە نینە بەس تو ویزەی وڵاتێکی دن دخوازی لێدێک مر چێکردم دەچێت چێک واناکە چێکردم ینی دەچێت وڵاتێکی دن لە هەبلێرەڕە دەچێت وڵاتێکی دن نوکە تو پارەیەتە نینە نەعەزێدم ئەوێ تەکلیفێدم تو کوردی ئەس کورد خەڵکی کیش باشێری قامشلو قامیشلو باشە في معاملة خلاص من ديتو تشي هكا مقابلات خلاص دفاقريا بولات اخو خلاص بوو زێبەکە دفاقريا او شيء تشتي تشيت مقابله خو بدي كيش ولاتي تشي كيش ولاتي نه ولاتيش دربه كيش ولاتي بيان هيشي المانيا دخوازی بچی ئەڵمانیا تو دەخوازی بچی ئەڵمانیا و دەبێژی ئێرش پارە نینەوە چاوە دەبیت نەعەزێ تەکلیفێدم ئەوێش کیسی خواتم باشە زۆربیان دەچنە دەرەوە وڵات و لێرش دەڵێن پارە نییە ئەمە زور كاس هوا كاس خلكك دهيد مثلا كاسو كاريتوانيش در بكا كاميران آن يا شيكيري يا دزگيري ده حتى دزگيري ايدي بوچيت كد مقابله ترتيب كد فيزا كوالاتي كي بياني بوارگيري ده تبير حقي هي مثلا حتى سي واجب متابعه فقانونه يعني قانونە باشە ئێستا چی دەکەن بو في ام تمديد كودي ديني ماشي. مقابلات كان يا بيستي هيبه نه اكيد مقابلات مقابلة منە و هەکە غەڵەتی تێدا نابنەوێت ابدا تمديد بودامي ئەم خاتونە مشكلة في عندي دراسة حالة ويكين يعني روستي صلاحيت هي ولا لا ما هن صلاحيات نينا لا قانونيا ما هن صلاحيات نينا محفت هشت ما صلاحيات تين حتى 5 مليون عام ديفرين مايدنا پێم باش بوو لێرە شتێکتان بۆ بخەمە ڕوو ئەویش ویزەی کوردستان یان ویزەی عێراق بزانم ویزەی کوردستانە چکە هەموو باسدەوە دەکەن دەڵێن ویزەی کوردستانە ئەوەی دەیبینن سیرکەن بەڕێزانم ئەوەی خوارەوە ویزەی کوردستانە ئەوەی ترش دخولیەیە بەڵام ئەوەی کە بەلای من زۆر زۆر سیر بوو ئەوەیە کە ئەم بەڕێزەی هاتۆتە نێو هەرێمی کوردستان بە تایبەت سنووری پارێزگای دۆک بزانە هاوڵاتی کام وڵاتە لە جەزائیرەوە هاتووە لە جەزائیرەوە هاتۆتە هەرێمی کوردستان هاتۆتە دهۆک داوای ئیقامە دەکە دەیەوێت لێرە کارێک بکە حتمما ئەوانەی کە ئیقامە
داخوازی دەکەن و داوا دەکەن زۆربەی هەرە زۆریان بۆ ئیشە جەنابی مقدم جعفر سڵاوت دەبێت ماندوو نەبی بەخێر بێ. ئەمە جیازێکی جەزایریە بەڵێ داوای ئیقامە دەکەن بەڵێ ئەمە بۆ کار داوا دەکەن یانیش بۆ کارش هەیە بۆ سەردانش هەیە سەردانشێ زۆر باشە پێم بڵێ تەنیا زۆر کەس تێگەیشتنی وایە تورکیایە سووریایە ئێرانە دێن داوای ئیقامە دەکەن بەڵام ئەوە جەزائیرە چێن ئەو وڵاتانێکی ئێستا چاویان لەوەیە بێنە هەرێمی کوردستان و کارێک بدۆست زۆر وڵات ناو بێنە ناو دەزانم زۆرە بۆ من جەزائیر شتێکی نوێ بوو ینی مەسری هەیە جەزایری هەیە نیپالی هەیە ئوردنی هەیە زۆریان هەیە مەغریبی هەیە بڵێ مەغریبی هەیە غانە هەیە ئەوەفرەتن یان پیاوە ئەوەی خزمەتی لە ناو ماڵەکەن زۆریان زۆر دەوڵەت خزمەتی ناو بەڕێزانم سیرکە من حەز دەکەم بەرچاوڕوونیتان پێ بدەم سیرکەن لە زۆربەی ئەو وڵاتانەی کە دنیا خەڵکێکی حەز دەکە بیبینێ ینی ئابوووریەکەی لەوانەیە بە بەراورد لە عێراق بەشێکیان ئابووری لە عێراقیش باشترە بەڵام کرێکارەکانی ئەوان چاویان لە هەرێمی کوردستانە بێن لە نێو هەرێمی کوردستان کار بکەن لێرە ینی دینارێک ئیش بکەن و ڕەوانەی وڵاتی خۆیانی بکەنەوە باشە وەرگرتنی ڤیزا ئاسانە ئەوە ڤیزای کوردستانە ڕێنمای خۆی هەیە ئاسانیان زەحمەتە نا ئاسانە ئۆنلاینە بە 5 دقیقە ڕەفزمانەیە یان هەر کەسێک داوەکەوە یەکسەر دەڵێ ڕەفز ئەگەر شتی یاسایی سەر نەبی یان نەخۆش نەبی یان شتی قانونی سەر ینی سێ حالەتمان دادگامان هەیە کەیسی دادگا بالضبط لایەنی ئەمنی تەندروستی چۆن ئەو پشکنینانە چۆن ئەو بەڵگانە دەکەوتە بەرچاوتان کە ئەو کەسە سەلامەتە بە بەڵگا هەر بە بەڵگایە یان لەلاتان هەیە لێ داخوازەکەین زمانی ڕێنمای بۆ ڤیزانی بۆ دانەی ڤیزا ئەو ڕێنمایە هەیە ینی وەزارەتی ناوەخۆی حکوومەت هێرێمی کوردستان بە پێ ڕێنمایەکان ڤیزە دەدەن ڕەفس هەیە طبعا ڕەفس هەیە زۆریان کەمە کەمە هەر ئەوەی ڕێنمان لەگەڵ ڕێنمانە بن ڕەفس دەدەن ینی لە چوارچێوەی ڕێنمایی دەربچێ ڕەفسە بەڵام ڕەفس هەیە ماندوو نەبن ئێوە نوێنەری کۆمپانیان ئیشتان بەس هێنانی کرێکارە بەس هێنانی کرێکار و دینەڤێری ئیقامام بۆ چەند ساڵە ئەو کارە دەکەیت وڵا تقریبان کاتە 3 ساڵ 3 ساڵ 2020 لە 2020 تا 23 ئیشی تو لەگەر کۆمپانیەکە بەس کرێکار بێت بەس کرێکار چەندە تینایە کرێکارەکە وڵا گەلێک مەیناتیە چەند تقریبان گەلێک یعنی نزیکی 6000 پتر 6000 ئەوە هەمی ئەو فیزیکمە داخل بن سەر فیزا کوردستان لە ڕێی ئێوەوە لە ڕێگای ئێوە دێتە دهۆک دێتە دهۆک چنە ئەو کرێکارانە 6000 کرێکار لە ماوەی 3 ساڵی یەک کۆمپانیا بە خۆ چەند کۆمپانیا ئەو کارە دەکات وەڵا گەلە هەنە گەلک گەلەکەنە دا 15-20 وەڵا کەر ئێرە و ئەربیل و سلێمانی 100 هەنە 100 کۆمپانیایی هێنانی کرێکاری بیانی هەیە باش ئەو کرێکارە بیانیانە ئافرەتن گەنجن ئافرەتانە گەنجانە مشەکلن زیاتر کامیانە زەڵانە وێڕای ئەوەی ئەو بڕەپارەیە کە کرێکارێک بە قانونی دێ لە نێو هەرێمی کوردستان کار دەکا بڕێک پارە دەدا خەڵکێکی زۆر هەیە خۆی لەو پارێش دەدزێتەوە زۆر جار کرێکار هەیە تەلەفۆنم بۆ دەکا خەڵکی خۆمانە دەڵێ کاکە ئەو کرێکارە بیانیانە ڕسقی ئێمەیان بردووە بەڵام خۆشبەختانە ئەوەی لە نشینگەی دۆک کە باسی لێوەکرە حەزم کرد زیاتر بەرچاوڕوونی بدەم بێ ئێوە خەڵکێک سزا دراوە لە پرۆژەکان کار دەکەن سەرپێچیان هەبووە جەنابی عەقید لوقمان پێم بڵێ چەند شوێنتان بەسەر کردوتەوە تاوەکو ئێستا طبعا الهيفا هشت
ما سردانا تقريبا صد وشلو حف جهة كريا سطوت سلوحة بروجا بروجا كارجا كومباني هر جهة نوادي ليلي لو أنا نوادي ليليش همي جهة مساج جهة صالون جوانكاري همي جهة يعني هر بس يعني دادا لنا كاو يعني مصاب شو صام بتشن متابعات كنكون ببيئة أو بصان يعني زين شيء وكري كارا أم بتشن هر جهة كي أجنبي كسب يعني الويري كار بكت أم سردانوان جهات كان حسابي يعني بساري أو إذا كان شن كري كار ليرة شن كري كار ليرة بسيار كل لجنان بيجني كان ونفري أجنبي الفيري هذه بيشت ما هي أم بيجني كاب مستمسكات دي باسبور طوي إقامة أم تأكيد ليتكن هكام تأكيد كل هي واهجت بكنا باشا ببورة خو أجر كري كاري بياني هبي وبلي نيمة ام مختجه معدد ما تشنا جو ام بجني نتشنا جهه اداره تاكيد السر جهه كاري بكن يعني بخافلتي وبنهيني وناتشبت بجمهر تاكيد همي جواب بكن نبسيار بسيار مثلا وانا كوالا كوي سطو تشلو حفتيان بيشتو تشاريان سربيتيان سربيتي كريا جنابي عميد قلت أمريكي باشمان لبردست ده تنیا لسنوری پارێزگای دۆ کە خەڵکێکتان ڕەوان کردوتەوە بۆ کارەکان چی بووە؟ دەربای کەسانێن بیانی ئەو کەسێک هێنا بێرێ ئەم ڕەوانەی نەخۆشخانەی بکەین پێش ئیقامەت پێ بدرێن تەدقیق ئەمنیژی ئەم پێ بکەین هەر ساڵ ئامار بوومەتهین پار ئەو کەسێت هاتینە دەریخستن سنووری پارێزگاه دهۆکێ نزیکە 83 کەس مەی دەریخستن 83 کەس مەی دەریخستن تەنیا لەسەر حالەتی تەندروستی؟ نه جۆرە و جۆرن حاڵەتی تەندروستی حاڵەت تێبینین ئەمنی و سەرپێچەی ڕێنمایت ئیقامێ پشکنینەکان لە نەخۆشخانەکانی خۆمان بەێ نەخۆشخانەکان نەکەن پشتی پشکنین بۆتکە نەتیجە بوومەتێت هەکەی نەخۆش بیت ئەم ئیقامی نادەینە ئەم ئەکسەر دەرێخ جۆرەنەکانی نەخۆشی چییە؟ التهاب ڤایرۆسکە بەدیە و HIV ئیدزە التهاب ڤایرۆسکە بەدیژی حاڵەتن ئەی و بی و سینە زۆر باشە من حەز دەکەم لێرەوە پەیامێک بدەم بە گەنجان تکایە گەنجان ئاگادار بن خەڵکی بیانی کە لە نێو هەرێمی کوردستانیش هەن کار دەکەن بە شێوەک لە شێوەکان دەیانوێت پارە پەیدا بکەن تێکەڵبوون لەگەڵ ئافرەتانیان ینی هۆشداریتان دەدەمێت وریابن هەرچەندە بنکەی تەندروستی هەیە هەرچەندە پشکنین دەکرێت بەڵام دەبێ ئێمە 100% دڵنیابن بۆی تەندروستیمان بپارێزین وانێ جەنابی حەمید ئەمە زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە بۆ خەڵکێمە ئێمەش زۆر تاکیدی لێشان دەیتکەین ئەم گەلێک جۆرە تاکیدە خەڵکێک هێت سەردانامەتکەن داخوازشمەتکەن بیژنەمە ئەم حەسکەین فەحسی بۆ نەکەن ئەم قەبیل ناکەین ئەم بیژنێ بۆ هێوە خراپە پشتی ئەم وەزعی بۆ شەرەتکەین ئەم بیژنێ ڤایرۆسێت هەین HIV التهاب ڤایرۆسیکە بەدی قەناعەت بۆ چێت بێت خەڵکە بخۆت هێت یێدی مراجعەتی کرد ئەگەر بێ کاری لە شفرۆشی بکە لێرە بە ڕسمی ڕێی پێ دەدەن نا ڕێ پێ نادرێت ئێمە زۆر تاکیدی لەو بابەتانە دەکەین کەمە لیژنە متابعە هەیە بێرێ ڕۆژانە دەرئەچن لەسەر ئەو جگانە تەفتیشی دەکەن پشکنینی دەکەن ینی هەر لە نشینگە نەدەچنە دەرەوەش دەچونە دەرەوە ڕۆژانە سەردانتان هەیە سەردانمان هەیە بەرنامە هەیە هەر ڕۆژ تقریبا ڕۆژی ئەم چینە 10 جیها حتا 15 جیها ئەم سەردانەوەنەکەین ئۆتێلن سنتەری مەزاجن بە سنتەرێت وەرزشێنە ساڵۆنن جهت هەندە کەسێت هەین ڕسمین ئەوێت ئاهەنگا لێت گێرن پرۆژێت ئاکینجیبوونینە جۆرە و جۆرن دەستان خۆش بێ ئەم یەکەم جارە ئەو زانیاریەوەگرم بەڵام سەبارەت بە ساختەکردنی ویزە ئەمە ویزەی کوردستان هەوڵ دەدرێت ساختە بێت ساخت سەر مەوزوعی ساختە تایبەت دەستگا ئاویدیە خاڵên سنوورiyê me wekî İbrahim Xelîl ser zêrî ew xalet resmîne li wêrê zor haletê tezwîrê me yêdgirtiye bû nimûne li ser zêrî li ser zêrî jî heye û li İbrahim Xelîl li wî haletman heye e taybet li İbrahim Xelîl zor kes me yêdgirtîn sera tezwîrê bû nimûne tezwîra cewazê cewaza Iraqîn dek tezwîr ke hindek cewaza Sûrî tezwîr ken li ser vîza Iraqî ser vîzêt Ewropî ser vîzêt me ئەویت خروجیە ما بێرە هەی ویزا خروجی هەندە مە حالەتێکی دیگەرکین دوسی حالەتێکی سەرزێری خروجیە تەجویر کردی ئەف ساڵە نزیکی شێستونە حتا هەفتی حالەت مەیدگرتین ئیبراهیم خەلیل تنێ بەس ئیبراهیم خەلیل
لەم بەدوادا چوونا بۆمان دەردەکەوێت ڕۆژ لە دوای ڕۆژ خواستی کرێکارانی بیانی بۆ هاتنیان بۆ نێو هەرێمی کوردستان و کارکردن لە نێو پارێزگاکانی هەرێمی کوردستان زیاتر دەبێت هەرچەندە بڕێک پارە دەدرێت بە حکوومەت و ڕسومات و ئەو شتانە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە ئەوان دەیدەن بە حکوومەت و خەڵکی کوردستان زۆر کەمترە لەوەی کە ئەوان دەیبنەوە وڵاتی خۆیان باشتر وایە وەکو شارەزایان باسی لێوە دەکەن سنوورێک دابدرێ بۆ زیاتر هاتنی کرێکارانی بیانی چونکە لە کۆتادا قازانجێکی ئەوتۆ بە ئابووری کوردستان و گەنجانی هەرێمی کوردستان ناکات تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.